بەڵە خۆشەویستان ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان قسە لەسەر بڵاوکردنەوەی بەرهەمێکی نوێیەکەم کە ئەویش چێشتی مجەوەر کە کتێبێکی نوێ یاخود بەرهەمێکی نوێیە کە باز لە ڕوودا و کۆمەڵێک قۆناغی سیاسی گرنگەکات و هەروەها باز لە با بڵێن زەحمەتیەکانی ژیانەکات کە لە دواتردا کۆمەڵێک چیرۆکی لێ بەرهەماتوە. قسە باسی زیاتر دەربارەی ئەم بەرهەماکەم بە زمانی ئینگلیزی و هەروەها ناوەڕۆکی کتێبەکە لەگەڵ نووسەری کتێبەکە کە ئەویش خاتوو شێنێ محەممەد کە وەرگێڕی کتێبەکەیە. بەخێرهاتی شوێنەخان، خێربی سەرچاو. خەیاڵم لای ئەوە بوو کە نەمردین چێشتی مجەوەرمان بە ئینگلیزیش بینی. ئەم ناوە بۆ هەڵبژاردووە. چێشتی مجەوەر ڕاستە ناوی کتێبەکە لێستایە بۆچوونی جیاوازی لەسەرە. بەڕاستی بۆ من ناوێکی جوانە، تایتڵەکە هەنێک بۆچوونەیە کە تۆزێک بە حرفی وەرگێڕاو، بەڵام وانە بۆچوونەکە ئەنی ناوی کتێبەکە تەواو وەرگێڕانێکی ئەدەبیە، هەردوو ماناکە لە خۆیەگرە، هەم مانای کە مەبەستی بۆ مامۆستا هەژار، هەم زمانی ناونیشانەکەشی لە خۆگرت. زۆر باشە. چی لە خۆگرێت؟ ئەم کتێبەی کە ئێمە وەرمانگەڕا بەڕاستی هەموو دەقی چێشتی مجەوەر نییە، ئێمە هەڵبژاردەیەکمان کردووە لە دوای خوێندنەوەی چێشتی مجەوەر چەند جارێک و لە دوای وەرگێڕانی بەشێکی زۆری کتێبەکە بە باشمان زانی هەڵبژاردەیەک لە کتێبەکە وەربگێڕین. زۆر جار هەڵبژاردە ئیشێکی زۆر زیاترەکە وەک لەوەی تەواوی دەقەکە وەربگێڕێت. زۆر باشە. کەواتە ئەمە بەشێک لە چیرۆکە جیاوازەکانی ناو ئەو کتێبەیە کە بۆچی تەرکیزتان کردوتە سەر کۆمەڵێک لە چیرۆک و ڕووداوەکانی ناو ئەو کتێبە؟ بەڕاستی ئێمە ویستمان وەکو دەقێکی ئەدەبی مامەڵی لەگەڵا بکەین. هەر چیرۆکێکە هەڵمان بژاردووە بە چەند هۆکارێک هەڵمان بژاردووە. سەرەتا حەزمان کرد بزانین ئەو بابەتانە چین کە زۆر دووبارە ئەبنەوە لەم شتانێک کە مامۆستا هەژار ئەیگێڕێتەوە. چوار بابەت هەبوو کە زۆر دووبارە ئەبوو بە گرنگمان زانی. کتێبەکەمان دابەش کرد بەسەر ئەو چوار بابەتەیە. هەر بەشێک، هەر چاپتەرێک، هەر دەقێک کە چیرۆکێکی ئەکسەر بەخۆی ئەگێڕایەوە لەبارەی ئەو بابەتەوە، ئەو بەشەمان هەڵبژارد. هەنێک لە بەشەکانی ناو چێشتی مجەوەر یا ئەوە تا تەواو نەکراوە یا زۆر ڕوون نەکراوەتەوە، یان لە وەرگێڕانە زۆر بەباشی لە زمانە دەرنەئەکەوت، ئێمە ئەوانەمان هەڵنەبژارد. تەسەوورمان کرد کە ئەو چوار بابەتی هەڵمان بژاردووە نمایندەیەکی باشن بۆ تەواوی کتێبە. زۆر باشە. لەناو ئەو کتێبەیە ئێستا خۆشت ئاماژەت پێکرد کە بەشێک لە بابەتەکان تەواو نەکراوە یاخود هەستەکەی زۆر بۆ خوێنەر مانایەکی زۆر تەواو یاخود کۆتاییەکەی زۆر ڕوون نییە. من سەرەتا هەستم کرد کە ئەو بابەتانەتان زیاتر هەڵبژارد بێت کە کۆتاییەکانیان ناڕوونە یاخود ئەهێنێت کە قسەی زیاتری لەبارەوە بکرێت و تەنانەت بنووسرێت و خوێندنەوەی زیاتری بۆ بکرێت. ڕاستە ڕەنگە کۆتایی بەشێکی زۆری لەو بەشانی هەڵبژێراون و وەرگێڕاون ناڕوون بێت، بەڵام ئەگەر بێت و بەشەکە بۆ خۆی چیرۆکێکی تەواو بگێڕێتەوە ڕەنگە کۆتاییەکەشی زۆر گرنگ نەبێت. لەو حاڵەتەیە ئێمە مەبەستمان بۆ چیرۆکانی هەڵیە بجێرین ئەو ڕووداوانێک مامۆستا هەژار باسیەکە، بە تایبەت ئەوانەی کە باس لە وردەکاریەکانی شێوازی ژیانکردنی ئەو سەردەمە ئەکات زۆر زۆر گرنگ بولامانەوە. بۆ ئێمە بیرمان کردەوە کە ئەگەر بێت و خوێنەرێک لە دەرەوە گەر هیچ شتێک لەسەر ئەم کولتورە نەزانێت، بەڵام بیێ بزانێت کەسێک کاتێکەوێ ئیش بکات چ زەحمەتێک گێتە پێشەوە بەهۆی ئەو کولتوری کە تیاژی، بەهۆی ئەو سیاسەتی کە دەوری داوە، بەهۆی ئەو ناوچەی ئەژی، ئەم لەمە زیاتر تێگا وەک لە بابەتی کتێبەکە خۆی هێڵێکی سەرەکی هەیە کە ڕووداوەکانی لەسەر گێڕێتەوە یاخود با بڵێن ڕووداوەکان پچڕە و هەر یەکەیان بابەتێکی سەربەخۆ و چیرۆکێکی جیاوازە. بەڵام مامۆستا هەژار خۆی لە سەرەتای لە پێشەکی کتێبەکە ئەڵێت کە ئەمانی کە بە بیرم هاتوونەتەوە مەرج نییە، هەمان ڕیزبەندیان هەبێت. ئێمە و پێشەکێشمان وەرگێڕا بۆی بۆ خوێنە ڕوون بێت کە هەم دەقە ئەسڵێکە وایە، بەڵام ئێمە لەم هەڵبژاردەیە شاجارێکی تر ئەو هێڵەمان هەڵنەبژاردەوە کە لە کتێبی چێشتی مجەوەر هەیە بەپێی ئەو بابەتانەی ئەو چوار بەشی کە دابەشمان کرد گۆڕانکاری بە شوێنی چاپتەرەکان هاتووە، بەڵام هەر بە هەمان هۆکار مامۆستا هەژار ڕوونی کردوتەوە ئێمەش بە هەمان شێوە. زۆر باشە. ئەتوانی ئاماژەیەک بۆ بابەتانە بە یاخود بۆ چیرۆکانە کە لێرە بوونیان هەیە؟ بۆ نمونە چەندین بابەتی ئیشکردن بابەتێکی زۆر زۆر جوانی چێشتی مجەوەرە بەڕاستی
ئەو ژمارە ئەو جارانەی کە مامۆستا هەژار سەفەری کردووە لە شوێنێک ڕۆشتۆ بۆ شوێنێکی تر و پێویستی بووە ئیشێک بکات کارێ بکات خۆی پێبژێنێت خێزانێکی پێبژێنێت هەمیشە لە سەرەتاوە دەستی پێکردوەوە هەتاوەکو شتێکی بنیاد ناوە هەموو ئەمانە پڕن لە چیرۆکی جیاواز پڕن لە ئازار پڕن لە بابەتی زۆر گرنگ تەنانەت ئەو جارانەشی کە ئەو شتانی کە کوی کردوەوە بەردەستیە ناون و ئەنجامی کارکردنی چەندین ساڵیەتی پێویستی کردو دیسانە بچێتەوە سفر و دەست پێ بکاتەوە سەفەر کاتەوە بچێتە شوێنێکی تر ئەمانە زۆر زۆر گرنگ بوون پێم وایە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی ناو کتێبی چێشتیم جێور و لە وەرگێڕانەکەشە لە ئێستا بۆ چوونێک هەیە کە بۆچی ئەم جۆرە کتێبە کاتێک بیرەوەریە گرنگی هەیە بە خوێنەرێکی دەرەوە کە ڕەنگە هیچ شتێک لەسەر کلتورەکە نەزانێت کە ڕەنگە هیچ شتێک لەسەر مامۆستا هەژار نەزانێت بۆ بیرەوەری ئەم کەسە گرنگە یان بۆچی لەجێ ئەمە کتێبێکی شعری یان ڕۆمانێکی بەڵێ وەرنەگەڕێک ئەمەش بۆ خۆی پرسیارێکی گرنگە پێم وایە هەموو وەرگێڕەکە کتێبێک هەڵەبژێرێت و ئیشی لەسەرەکات بەڵێ کۆمەڵە هۆکاریەوە هەمان پرسیاریش لە خۆیەکە بەڕاستی بۆ من ئەمانە بوو کەوای لێ کردم پێم وا بێ گرنگ بێ ئەم داقە وەربگێڕێتە سەر زمانێکی تر زۆر بەڕوونیە توانی بزایی نەک هەژار خۆی ئەو کەسانشی کە بەری کەوتون بە دوای چ ئیشێک بوون گەڕاون چه زەحمەتێکیان چەشتوە تاکو توانیوانە ئیشێک بدۆزنەوە چەند جار پێویستی کردووە واز لە ئیشەکەیان بێن و زەرەریان کردو و دووبارە دەستیان پێ کردوتەوە لە کاتێکە هەم خۆیان و هەم خێزانێکیشیان ژیاندووە باشە کەواتە خوێنەرێکی بیانی کاتێک ئەم کتێبە خوێنێتەوە ئەتوانێت لە کلتور و با بڵێن فەرهەنگی کوردی تێبگات و بزانێت قۆناغەکانی ژیانی تاکێکی کورد چۆن تێپەڕیوە بەڵێ بەڕاستی خوێنەرێکی بیانی پێویستی بۆیە زۆر زیاتر بخوێنێتەوە بۆی لە هەموو شتانە تێبگات ئەوەی ئەتوانێت لەم کتێبە وەری بگرێت ئەوەیە کۆمەڵە چیرۆکی جوانە لەبارەی کارکتەرێکی جوانەوە مامۆستا هەژار خۆی کارکتەرێکی گرنگە باس لە کۆمەڵە کارکتەری ترەکە کە بە هەمان شێوە شتی زۆر سەرنجڕاکێش لەبارەیانەوە هەیە شێوازی ژیانکردنی ئەم کەسانە ئێمە کە تەنها لەبارەی خوێنینەوە بەڕاستی هیچ ئاسان نییە ئەو خەیاڵکردنەوەی چونە ناو ئەوەی کە تێبگەین چۆن ژیانیان بەسەر بردو هیچ ئاسان نییە لە دەقێکی وایە کە خوێنرێتەوە تەنانەت خەیاڵکردن بۆی کە ئەمە ڕاستی بوو بێ زەحمەتە هەموو ئەمانە گرنگن کە خوێنەری هەر زمانێک بیت و هەردەقی هەر کتێبێک بتەوە بخوێنیتەوە تۆ بە شوێن ئەم بابەتانەوە گەڕی زۆر ڕاستە ئەمە نەک بۆ با بڵین خوێنەرێکی بیانی تەنانەت ئێستا زۆر کەسیشمان هەیە کە پێیان خۆشەکە بە ئینگلیزی بخوێننەوە ڕەچاوی ئەو شتان کردووە کە ڕەنگەنەوەیەک هەبێ کە ئێستا بە زمانی ئینگلیزیە خوێندنەوە بەڵام زۆر ڕاستە ئەدەب وەرگێڕان بۆ خۆی هونەرێکە ینی زۆر کات من کتێبێک بە کوردی خوێندومەتەوە بەڵام کاتێک وەرەگەڕێتە سەر زمانێکی تر پێم خۆشە بە وەرگێڕانیش بیخوێنمەوە چونکە ئەمەوێ بزانم دەقە وەرگێڕاوەکە چ شتێکی تازەی دروست کردووە چونکە دەقی وەرگێڕاویش دەقێکی داڕێژراوە کۆمەڵە گوردەکاری و بڕیار و بۆچوونی وەرگێڕێک لە خۆ ئەگرێت کە هەمووی مناقەشەی زۆر گرنگ دروستەکە لەسەر زمان لەسەر تایبەتمەندی زمان لەسەر تایبەتمەندی ئەدەب و دەق زۆر جار کتێبێک بە زمانێکی تر هەیە خوێندومەتەوە بەڵام کاتێک وەرگێڕاوەتە سەر کوردی بە هەمان شێوە حەزم کردووە بیخوێنمەوە بۆەوەی دوو خوێنەوەم لە بەردەست بێ وەک لە بۆ ئەزمموی خۆش باڵێ دوو ئەزمموی جیاوازم لە بەردەست بێ ڕاستە ئەمە چەندەم تەجروبەی تۆیە شوێنێخان باڵێ ئەمە یەکەم کتێبە کە تاکو ئێستا بڵاو بوو بێتەوە کە هەمووی یەک نووسەر بێت من پێشتر کۆمەڵک شعرم وەرگێڕاوە بە کاری پێکەوەی بە وەرگێڕانی پێکەوی لەگەڵ دکتۆر ماری لابرۆز و کۆمەڵک وەرگێڕی ترە بە شێوازی جیاواز بڵاو بوونەتەوە یەکەم کتێبمان بۆ شعرەکانی نالی لەلایەن کەشکوڵەوە بڵاو کرایەوە بە ناوی ماهی من تەنها مەهەیەکە پێشتریش لە زۆر زمانی ئینگلیزی باڵێ تەبان تۆ گەر لەو تێکستانەوە هاتی بێتی دەستەر وەرگێڕانی ئەم کتێبە ڕەنگە ئەمە تۆزێک ئاسانتر بێ بۆ ئاسانترە وڵا پێم وایە هەموو دەقێک ئاسانی و قورسی خۆی هەیە کاتێک کە تۆ خۆتەکەیتە ناو کتێبێکە و کتێبە هەموو شتانت پێ بەخشێ وەڵامی و پرسیارانت ئەیاتۆ کە تۆ هەتا بۆ مامەڵەکردن لەگەڵ دەقەکەیە نووسەرە کاتێک کە شتێکدا ڕێژێ من کاتێکی خوێنمەوە ئەمەوێ بڕیاردەم مەبەستی چییە مەبەستەکە لە دەور و پشتی خۆیان ڕوونی کردوتەوە داڕشتن هەروە ئاسان نییە
بۆیە بەڵێ بێگومان ئاسانترە لە چاو کۆمەڵە ئیشی ترکە کردومە بەڵام لە هەمان کاتە هەموو کتێبێک لە کۆتایی ئەگەی بە بڕیار و وەڵام و ئەنجام. زۆر باشە. کتێبەکە بڵاو کراوەتەوە یان بڵاو کراوەتەوە هێشتا لە هیچ کتێبخانەیەک بەردەست نییە بەڵام بەم زوانە بەردەستە بێ و دیاریشیەکەین لەکوێ خوێنەر توانێت بخوێنێتەوە. دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر. سپاس دەکەم کە ئێوارەی لە پرۆگرامی کورسات مەگەزین میوان بووی. سپاس بۆ شێرێ محەممەد وەرگێڕ. سپاس دەکەم جارێکی تر.